ئەرکێکی نیشتیمانی و نەتەوەیە لەسەر هەموو تاکێکی کورد ئەم زوڵمە لە تورکی عوسمانی و لە بەدەوێ عەرەبەکانی سەحرای شام قبوڵ نەکا هەرچیمان پێکرێ بۆیان بکەین. دوای یەکگرتووی هەر چوار پارچە کوردستان تا چەند گرنگە بۆ ئەم دۆخەی ئێستا؟ دەردی ئێمە دەردی کوشندەی ئێمە نەبوونی یەکگرتووی بۆ لە نێوانمانە ئەو دەردێ ئێمە پێوێ ناڵێنین. پێ دوایە بۆچی سەرۆکی کاتی ئێستای سووریا بڕیاری هێرشکردنە سەر کوردی داوە؟ عمیلی تورکیایە بەفیتی تورکیا ئەم شەڕە ناگا لە بەرەوەی زانێ کورد لە شوێنێ بێ بەشت نیسبەی کورد لە تورکیا زۆرە پێی دابین ناکرێ ئەمە شەڕیمان و نەمانە لەگەڵ میلەتی کوردیکە لێرە شاکۆتایی نایە درێژترە بێتەوە. باش ئەحمەد شەرع بە بارگەی بارزانی وەتا بە سەرۆک بارزانی وتووە کە پێکهاتەی کوردی ڕەسەن پێکهاتەیەکی سەرەکی دەبن لە دەوڵەتی نوێی سووریادا. پێ دوایە ئەم قسەی بۆچی کردو بۆچی لەم لاشەوە شەڕەکە ڕاناگرێت؟ ئەدەبیاتی سیاسیان وایە چی ئێران بێت چی تورکیا بێت چی عێراق بێت چی سووریا بێ پێکهاتەی کوردیان قبوڵە بەڵام وەک پێکهاتەیەکی کۆیلە و ملکەچ بەخۆیان. پێ دوایە دەرەنجامی ئەو ڕێککەوتنەی بینی مەزلوم عەبدی و ئەحمەد شەرع بەکوێ دەگات؟ وەزعی سووریا بە کۆنە تیرۆریستێ ناچێ بەڕێوە. سووریا بە ئەسڵ ئەرزی دروز و عەلەوی و کورد و سریانەکانە ئەرزی عەرەبی بەدەوی نییە.